125 پرسیارەکان پرسیاری ژیری بوون کەوا قوتابی ئەو زانیارانی خۆی بەکارەهێنێ بۆ شیکارکردنی پرسیارەکان و 175 پرسیاری منهەجی بوون. تاقیکردنەوەی دووەم پرسیاری لۆژیکی تێدا بوو و پرسیاری منهەجیشی تێدا بوو. ئەمەلێکی زۆرم بەم پرۆژەیە هەیە و ئینشاءڵڵا لە ساڵانی داهاتوو ئەنجامەکەی ئەبینینەوە ئەوەیە کە هەنگاوێک یان پاڵنانێک بکەین لە ڕووی زانستیەوە بۆ قوتابیان. ئێتر خۆناغی پێش کۆتاییش لەسەر و شێوەیە قوتابیانە هەڵبژێرن لە ئاخیرە قۆتایی پێش خۆناغی پێش کۆتایی 6 کەسن دوایە بنە 3 کەس. ئەبی ئێمە وەک مامۆستای بیرکاری و ئەو پێشبەرکانە ئێمە ئەکەنەوە ئەیامەتینەوە ئەبە هەمی هاندەر بێت بۆ هەندێک بۆ قوتابی ئێمە هەموو زانستەکانی پێویستیان بە بیرکاریە، بەڵام بیرکاری زۆر پێویستی بە زانستەکانی تر نییە، کەواتە بیرکاری دائەنرێت بە بناغە و پێشکەوتنی وڵاتە. پێشبڕکێ هەر بۆ قوتابی خو geleka giringe astê xwe bizanîtin hewsa bû astê perwerdewîşî geleka giringe û bû astê medresewî giringiya xwe ya taybet heye.